بەڵێ بینەرانی یازی سلااوان لێبێ من یادگار فایخم ئەم شەو لە سلێمانیەوە لەگەڵتانە بم میوانەکەشم لە دۆکەوە بۆ باسی ڕۆژ مەبەستمە ئەم شەو لەگەڵ مامۆستا ڕێناز جانۆ و تەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ بوەستین و گفتوگۆ بکەین لەوانە لە ئێستادا تا چەندە گرنگە کە کورد یەک ڕیز و یەک هەڵوێست و یەک گوتار بێت لە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقی لە دانوستانەکان و کۆزانن کە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی سەرۆکی حکوومەتەوە لە هەوڵی ئەوەدایە کە تەواوی فراکسیۆنەکان لە بڵین لە پەرلەمانی کوردستانیش تەنانەت کۆ بکاتەوە بۆ ئەوەی یەکدەنگ و یەک هەڵوێست بن بەڵام ئەوەتانێ ئەمڕۆ کۆبوونەوەکەیان دواخستووە بە دیاریکراوی یەکێ لە خاڵەکانەوە بووە کە گۆڕان و کۆمەڵ حزوریان نەبووە لە ئێستادا ئێمە تا چەندە گرنگە کە لەگەڵ حکوومەتی عێراقیە مامەڵاکەین وەکو یەک دەنگ و یەک گوتار لە پرسە استراتیژیەکان مامەڵەی لەگەڵا بکەین مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا لە ئێستادا یاخود لە داهاتووی عێراقدا جێگەیەک بۆ کورد ماوەتەوە کورد ئەتوانێت لە داهاتووی عێراقا پێگەیەکی هەبێت کە تا ڕادەیەک ینی جێگەی گرنگی پێدان بێت و نەکرێت و نەتوانن کە پشتگوێی بخەن هەنی هەر بۆ نمونە سەبارەت بە یەکڕیزی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە دوایەوەی کە لەگەڵ ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوە ئاماژە بەواداڵێ گۆڕانکاریەکانی ناوچەکە و بوونی ئەگەری شەڕێکی نوێ وا ئەکا کە یەکڕیزی و یەک هەڵوێستی زیاتر لەلایەن لایەنەکانەوە پێویست بێت و یەکڕیزی و یەک هەڵوێستی زیاتر بخوازێت مەبەستمە لەگەڵ مامۆستا ڕێناز لەسەر بودجەی 2010 عێراق قسە بکەین مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا کورد لە قۆناغی داهاتووە لە مالیکی خۆی نزیک بکاتەوە یاخود لە عەبادی لە بلۆکی ئەمریکا یاخود لە بلۆکی ئێران چکە وترێت لە دوای کۆتایی پێهێنانی فەرمی داعش شەڕ و جەنگی ڕاستەقینە لە ناو عێراق لە نێوان ئەمریکا و ئێراندا دەبێت من زیاتر ناڵێم بۆ قسەیەکش لەسەر مەسلەی تەفکیک و هەڵوەشاندنەوەی هەرێمی کوردستان یاخود هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕفراندەمیش لەگەڵ میوانەکەمەکەم مامۆستا ڕێناز جانۆ و تەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق سڵاوتان لێبێت ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی ئەوەدایە کە یەکڕیزی بێنێتە کایەوە بەتایبەت لە نێوان 5 پارتە سەرەکیەکە بۆی لە ناوخۆ خۆمان ڕێخینەوە و لەگەڵ حکوومەتی عێراقی بەهێزتر لە جاران پشتقایمتر لە جاران گفتوگۆکان دەست پێ بکات خوێندنەوەی ئێوە بۆ ئەم هەوڵە چییە لە ئێستادا؟ بەڵێ زۆر سپاس کاک یادگار سڵاو بۆ تۆ بۆ بینەرانی کوردستان 24 خۆشەویست دیارە دوو کوردش ناکۆکنی لەسەر ئەوە کە یەکڕێزی و تەبایی کورد لە بەغدا باشترین چەکە بەدەستی کوردەوە کە بتوانیتن بەرگری لەو هەموو دەستکەوتانە بکێتن کە کورد بەدەستی ئەوە هیناون و بتوانیتن بەرگری لە مافەڕەوەکانی کورد لە بەغدا بکێتن هەر لە سەرەتای دەست بە کاربوونمان لە پەرلەمانی عێراق و تاوەکو ئێستاش ئێمە بەردەوام وەکو شعارێک و وەکو سلۆگانێک ئێمە ویستومانە ئەوە بەرز بکەینەوە لە بیرشمەکە یەکەم ڕۆژ چوینە ناو پەرلەمانی عێراق ئێمە بڕیارمان وا بووە کە کێشە و گیر و گرفتەکانی کوردستان یاخود هەرێمی کوردستان لە سنووری جیایەکانی حەمرینەوە نەهێنەوە ئەمبەر تەنها لە بەغدا ئێمە لەسەر ئاستێکی نەتەواتی و لەسەر ئاستی پێکهاتەیەک لە عێراقدا ئێمە مامەلە لەگەڵ هەموو ئەو پرس و گیر و گرفتانە بکەین کە دێنەوە بەردەممان بەڵام بەداخەوە دیارە ناکۆکیەکانی ناوخودی هەرێمی کوردستانش لە ئاستێکدا بووینە کە خۆیان لە سنووری حەمرینەوە نەگرتووە و تێپەڕیان کردووە و هاتوونەتەوە ناو پەرلەمانی عێراق زۆر جار بەوەشەوە دیار بوو کە هەندێک هەڵویست هەبووینە ناتەبایی یاخۆت نایەکدەنگی بە فراکسیۆنە کوردستانیەکانەوە دیار بوو لە ناو پەرلەمانی بەغدادا پێشم وا بیتن ئێمە وەکو کورد باجێکی باشی ئەو ناکۆکیەی ناوڕێزەکانی ئێمەمانداوە لە بەغدا و ئێستش بەردەوامی لەدانی ئەو باجەیە ئەگەر بگەڕێینەوە بۆ حقیقەتی مەوزوعەکە دەبێت جارێکی تر ئەو پێداچوونەوە بکرێتن کە ئەو ناومالیەی کورد چۆن ڕێک بخرێتەوە جاران ڕەنگە بەس باس لەوە دەکرا کە یەکێتی و پارتی چۆن ناوماڵی کورد ڕێک بخن ئێستا ڕەنگە زیاتر لە هێزەکە بیتن یەکێتیبی پارتیبی گۆڕانبی کۆمەڵبی یەکگرتوبی تەنانەت ئەو حزبانەی تریش کە کورسیان نیە لە پەرلەمانی
عێراقدا دەبێ هاوکار بن لەوەدا کە ئەگەر نەتوانن لە هەرێمی کوردستانش ئەو یەکخستن و ڕێکخستنە دروست بکەن لە عێراقدا دەبێ لەم کاتەدا ئەو ڕێکخستنە دروست بکرێتەوە و جارێکی تر پێدا چوونەوە بکرێتن ئەمە من نامەوێتن لە شێوازێکی یاخود بە شێوازێکی ئایدیال یان میسالی ئێمە قسە بکەین لەسەر ئەم خاڵەیە چونکە بەڕاستی ئەو ناکۆکیانەی ئێستا هەن لە ناو هێزە سیاسیەکانی کوردستاندا ڕنگدانەوەیەکی ڕاستەوخۆ بە هەر شێوەیەک بیت لە شێوەکان لەسەر یەکڕێزی و تەبایی فراکسیونە کوردستانیەکان لە بەغدا شەبووە ئێستش ئەگەر ئەو ناکۆکیانە لێرە چارەسەر نەکرێن و لێرەوە ئیعاز بۆ ئەو فراکسیۆنانە نێتن تەسەور ناکەم ئێمە بتوانین بە شێوەیەکی باش چۆن چارەسەرەکرێ مامۆستا ڕێناس دەبێ شتەکان لە یەکتر جا بکرێنەوە بەر لە هەر شتێک کاک یادگار دەبێ ئەو کار و ئەرکەکانی ئێمە لە بەغدا جا بکرێنەوە لەو کار و ئەرکانەی کە لە کوردستاندا جیبەجیک دەکرێن دەبێ ئەندام پارلەمانەکانی کوردستان ئیپێکهاتەی کوردستانی لە بەغدادا بە شێوازێکی تر بیر بکەنەوە بەو شێوازە بیر نەکەینەوە کە ئێمە لە شەڕێکی منافەسەی کورسی و حکوومەت و پەرلەمانی کوردستان داین ئێمە دەبێ لەوێ بیر بکەینەوە ئێمە لە شەڕی پاراستنی دەستکەوتەکان داین دەبێت بیر لەوە بکەینەوە لە شەڕی بەرهەنگاربوونەوەی هێزێک داین کە دەیەوێتن بە هەموو شێوازێک ئەو شتانەی کە کورد بەدەستیەوە هیناون لە ناوی باتن ئەم حقەتەش بۆ ئێمە قسە لەسەر واکێکە نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق شکستیان هێناوە لە نوێنەرایەتیکردنی گەلی کوردستان من نازانم پیوەریش کەست بۆ ئەو خەڵکی ئەو قسە دەکەت چێ یعنی ئەگەر پیوەرێکی محەدەد یان ڕەنگە پێوەرەکە ئەوە بێ بۆ نمونە ئێوە نەتانتوانیوە لە ناو پەرلەمانی عێراق کاڵێم ئێوە تەواوی پەرلەمانتارەکانی کورد لە پەرلەمانی عێراق نەتانتوانیوە نوێنەرایەتیەکی باشی کورد بکەن ئەمە قسەی من نییە بێگومان واوترێت نەتانتوانیوە دەنگی کورد بگەێنن نەتانتوانیوە لە ناو پەرلەمانی عێراق بە دەنگێکی دلێر بەرگری لە مافەکانی کورد بکەن نەتانتوانیوە هەموو فراکسیۆنە کوردەکانی ناو پەرلەمانی عێراق یەک دەنگ بن بەرامبەر بە عەرەبی شیعە و سوننە لە ئاخر خاڵ کە نەمانتوانیوە یەک دەنگ بین ڕاست دەکەیت 100% لەگەڵ ئەو بڕیارەم چونکە هەمیشە دەنگێکی نەشازمان هەبووە ئیشارەتشم پێدا سەرەتایەکە هۆکارەکانی هەبوونی ئەو دەنگە نەشازە چی بووە گیرۆگرفتەکانی هەرێمی کوردستان بووینە ڕنگدانەوەیان هەبووە بەسەر فراکسیۆنە کوردیەکاندا لەسەر لە بەغدا بوویەش ئەوان نەبووە بەڵام ئەگەر بگوترێتن کە ناتوانیوە دەنگێکی دلێر بن تەسەوەر دەکەم هەر لە نەیشتنی تێپەرکردنی یاساەکان هەر لە شەڕکردن هەر لە دانوستان لە هەر بوارێک بیتن پەرلەمانتارانی کورد ئەوانەی کە فعلەن بەو ڕوحیەتە تعاملیان کردووە کە نوێنەری کوردن درێغیان نەکردووە لێرەش مەبەستم هیچ فراکسیۆنێکی تایبەت نییە لە هەموو فراکسیۆنەکان ئەندامی تێدا بووە کە زۆر بە گەرم و گوڕیەوە ئەو بەرگریەی کردووە زۆر بە گەرم و گوڕیەوە ئەو کارەی کردووە بەڵام ئەکردوبێشی کردنەوەیک بیکەیت بۆ خاریتەی پەرلەمانی عێراق کاک یادگار ڕەنگە هەندێک شتت بۆ دیار ببیتەوە ئەو شتانە پرسیارت لا دروست بکەنەوە ئەم پەرلەمانە بە شێوەیەک دروست کراوە کە 180 کەس لە تەحالفی وەتانی یاخود هاوپەیمانی نیشتیمانی کە سەر بە لایەنە جیاجیایەکانی شیعەن ئەندامە لەو پەرلەمانەدا 72 کەس سنەن 65 کەس کوردن ئەوانەی تریش پێکهاتەکانی جیاجیان ئەگەر تو ئەو ژمارانە لە بەرچاو بگری دەگەیتەوە ئەو قەنەعاتە هەر کاتێک ئەگەر تەوافقی سیاسی نەمێنێتەوە کە یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستان کێشەکانی خودی بەڕێز جەنابی سەرروکی هەرێمی کوردستان کێشەکانی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەمە بووە کە ئەگەر ئێمە لە ڕێگای تەوافق لە عێراق لا بدەین یاخود ئەوانە لە ڕێگا لا بدەن ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین هیچ خزمەتی پێکهاتەکانی خۆمان بکەینەوە ئێمە دەبینین لە سەی پێکهاتە سەرەکیەکانی ناو عێراقدا یەکەم جار ئستێدافی پێکهاتەی سونیان کرد بە هەموو شێوازێک ئەوجا بۆ ئەنالیزەکردنی چۆنێتی ئستێدافکردن یاخود بە ئارمانجگرتنی پێکهاتە سونیەکە سەرەتا دەست کرد بە سەرکردە سنیەکان هەمویان بە تۆهمەتی تەبعیز بە تۆهمەتی تەخوین بە تۆهمەتی قاعیدە بە تۆهمەتی خیانەتکردن بە تۆهمەتی دەست درێژکردن بۆ وڵاتانی دەوروبەر ئیتر بە تۆهمەتی تورکیا و سعودیا و ئوردون و هەتا داوی هەوڵیاندا کە سقۆت یا خۆشکست بە هەموو سەرکردە سیاسیەکانی سنە بێنن چیان کرد لە دوای ئەو خاڵە ئەو هەنگاوە هەندێک سەرکردەی دەستکردی سنیان دروست کرد لە ناو عێراقدا و دوای ئەوەش بینیمان چۆن گەشتە مەرحەلەی سەحو
ئەحوات و بە شێوازێکی عسکەری مامەلایان کرد لەگەڵ پێکهاتە سنیەکە دەردەکەش بەو دەردە ڕۆژ کە ئێستا هەموو ئەو جغرافیای پێکهاتە سنیەکە لە ئێستادا لەناو عێراق و لەناو پەرلەمانی عێراق ئەوەی کراوە بە ئامانج و استهدافەکرێت کوردە لەلایەن شیعە و سوننەوە. دوای ئەوە کە زانیویان لە کێشە یاخود قۆناغی سنەکان دەرباز بوون ئێستا بەڵێ ئێستێدافێکی زۆر وازەح بۆ مکەوینی کوردی دەکرێتن تێدا ئێستێدافەکەش هەمیشە من ئیشارەتم بە خاڵێک کردووە کاک یادگار دوو شت بوو لە دستوردا بوو ئێمە گرنگ بوون یەکەم یان خاڵی یەکەم یاخود مادەی یەکەمی دستور ئەوەی تریان مادەی 140 دستور بوو بۆ ئێمە مادەی یەکەمی دستور زۆر گرنگ بوو چونکە لەو مادەیەدا بڕیارمان داوە یاخود تەوافقمان کردووە لەسەر ئەوە کە شێوازی دەولەتێکی موحد یاخود دەولەتێکی یەکگرتووی عراقی بیگۆڕین بۆ دەولەتێکی فیدرالی بوو دەولەتێکی اتحادی ئێستا ئەوانە بە هەموو هێزی خۆیان لە خاڵ یەکەمی دستور دەدەن کە دانەوێت جارێکی تر عراق بگەڕێنەوە بۆ دەولەتێکی موحد لە خیتاباتیشیاندا زۆر وازەح و دیارە دوێمیان بەلای ئێمەوە وەکو کورد یەکگرنگ بیتن مەسلەی مادەی 140 بووە کە جغرافیای هەرێمی کوردستانی تێدا دیار ببیتن زۆر بە ئاشکرا خەلکانێک کە سەر بە تەحالفی نیشتیمانی بوون ئەوانەی کە زۆر تۆنتراو بووینە بەرامبەر بە کورد هاتوونەتەوە سەرشاشەکان و شارەتیان بەوە داوای کە ئێمە ڕێگیریمان لە جیبەجێکردنی مادەی جیبەجێکردنی مادەی 140مان کردووە ئێستش بەردەوامن ئەم ڕۆژ بەردەوامن ئەوەی ئێستش دەبینین درێژە پێدانی ئەو سیاسەتە و ئەو مەنهەجەتەیە کە ڕێگیری لەو مادەیە دەکەن مادەکانی تر کە لە دستوردان کە ئێمە اعتراضمان بەڵێ بەنسبەت فیدرالیەتەوە بەنسبەت سیستەمی فیدرالی بۆ ئێمە بۆی پرسیارەکەم فیدرالیەت تەنها بەڵێ ئەگەر ئەفم کەی پرسیارەکەم بکەم بەنسبەت فیدرالیەتەوە باس لەوە کرێت کە هەرچەندە عێراق پایە و بنەماکانی دەوڵەتێکی فیدرالی تێدا نەبووە بەڵام لە ئێستادا هەرچەندە وتەبێژی حکوومەتی عێراقی ئەڵێت ئێمە تەنانەت لە ناو بودجەشە نەمانوتووە کە بەجیا لەگەڵ پارێزگاکان مامەڵاکەین سلێمانی و هەولێر و دهۆک وەکو ئەوان وتویانە ئەمانە هەرێمێکی سربەخۆن بەڵام ئایا لە ناو عێراق مەترسی جدی هەیە لەسەر تەفکیکردن و هەڵوەشانەوەی فیدرالیەت و تەنانەت هەرێمێکیش بە ناوی هەرێمی کوردستانەوە؟ هەکەر مەترسی جدیش نەبیتن کاری جدی هەیە بۆ ئەم شتەیە کاک یادگار ئێمە کە باسی فدرالیەت دەکەین بالا لە پێناسە و مەسلەی ئایدیالی فدرالیەت دەربچوون و ئێمە باس لە میکانزمەکانی چۆنێتی جیبەجێکردنی فیدرالیزم لە عێراقدا بیکەین یەکێک لە میکانزمەکان مادەی 65 دستوری عراقی بۆ پێکینانی مەجلسی ئیتیحادی یاخود ئەنجومەنی فیدرال لە عێراقدا کە بە هەموو شێوەیەک ڕێگریان کردووە تەنانەت گاڵتەشان پێ هاتووە کە هەر جارێک پرۆژە یاسای ئەم مەجلسەیە چ بیتە پەرلەمانی عێراق یاخود ئەنجومەنی نینەرانی عێراق بە هەموو شێوەیەک ڕەتیان کردوتەوە قبولیان نەکردووە مەحکەمەی ئیتیحادی تاوەکو ئێستا نەیتوانیوە پارێزگاری لە چۆن بڵێن بێلایەنی خۆی بکەتن بەرامبەر بە پرسە سیاسیەکان ئەو هەموو ئالیاتانەی کە دانراون کە سیستەمێکی فدرالی بەڕاست فدرالی بیتن لە عێراقدا نەماتوانیوە ئەو سیستەمە پیادە بکەین چونکە میکانزمەکەی پیادە نەکراوە چونکە میکانزمەکەی ڕێگا پێنەدراوە کە جیبەجی بکرێتن لە عێراقدا ئەگەر ئێستا بێن بە بیانووی ئەوە یاخود بە چەند وشەیەک دیسان هەڵمان خەڵێتنینەوە بڵێن ئێمە مەبەستمان لە معاملەکردن لەگەڵ پارێزگایەکان ئەمە بووە یان ئەمە نەبووەوە دوورە لە ڕاستی ئەوەی ئێستا کاری بۆ دەکەم بەڕاستیش ئەمەیە کە بە هەموو شێوازێک بتوانن ئەو سیستەمەی کە هەیە تەنانەت ئەو فدرالیەی کە هەشە لە ناوی بەرن ئیسیدافکردنەکەش ئەوەیە ئەگەر هەرێمی کوردستان دابش بکرێتەوە هێزی پێشمەرگە دابش بکرێتەوە ئەو هەموو مشتەرەکاتانەی کە هەیە هەرێمی کوردستان پێکەوە دەبەسترێتەوە ئەگەر دابش و پارچە پارچەی بکەن دەتوانن بە ئاسانی سیستەمی فدرالی تێک بدەن ئێستش کارەسەر ئەوە دەکرێت ئەوەی کە وتەبێژی ینی سعد حەدیسی ئەڵێت کە ئێمە نەمانوتووە هەرێمی کوردستان هەرێمێکە لەو سێ پارێزگایە خۆی ئەبینێتەوە وەکو ئەو وتوێتی ئەمە بە مانای ئەوە نایەت کە حکوومەتی عێراقی ئاعتراف بەوە ئەکا کە شکستی هێناوە لە دابەشکردنی کوردستان بۆ پارێزگای سلێمانی و مامەڵەکردن بەجیا و پارێزگای هەولێر مامەڵەکردن بەجیا لەگەڵی
هەرێمی کوردستان ینی لەگەڵ ڕێزمدا بۆ ئەو بوو چوونە کە زۆر هەڵا و ئێمە لێ تێدەگەین چوونەتی ینی چۆن سیاست دەکەن لەگەڵ ئێمە جارە ژمارەیەک هەرێمی کوردستان لەو سێ پارێزگانە پێک نایەتن هەتا مادەی 140 جیبەجی نەکرێتن بۆ ئاخەوتنکەری بەناوی حکوومەتی عراقی بۆی نییە بڵێتن هەرێمی کوردستان ئەمە سنوورێتیان ئەو سنوورێتی ئەوانەی ڕێگیریش بووینە لە جیبەجیکردنی مادەی 140 هەر خودی خۆیان بووینە بە بەلگەشەوە بە دیکومنتەوەش بە ڤیدیۆش هەیە کە پیشانیان بدەین پێ بڵێن ئەوە ئەندامەکانی ئێوە ڕێگیریان کردووە لە مادەی 140 ئێمە لە هەنگاوێکدا بە ئاشکرا پێت بڵێم کاک یادگار ینی لە مادەی 140 دا سێ هەنگاو هەبوون هەنگاوی یەکەم جار ینی دەبووە تەطبیع بکرابە ئەو جا ئەحساب بکرابە ئەو جا ئیستیفتا کرابە ئێمە ئیستیفتامان کردووە لەو هەرێمانە ئەگەر ئێستا قسەکەری بەناوی حکوومەتی مرکزی دەڵێتن ئەو هەرێمی کوردستان سێ پارێزگایەکان ئەیدەنگی ئەوانەی تر چی لێ دەکەتن هەرچەند پێم خۆش نییە ئێمە بگەڕێنەوە جارێکی تر سەرپرسی ریفراندۆم و پرسی ئیستیفتا کە لەگەڵ ئەوانە مفاتەحە بکەین چونکە چەندین پێشنیار لەلایەن حکوومەتەوە چووە بەڵام ئەو ڕاستیەی کە ئەوانە باسی لێ دەکەن شتێک نییە لە واقعدا هەبیتن واقعی کوردستان شتێکی جیاوازە واقعی شنگار واقعی زمار واقعی کەرکک واقعی دەوروبەری کەرکک خانەقین هەتا دەگەیە و هەموو مادەی 140 واقعەکەی جیاوازە لەوەی ئەوانە بیری لێ دەکەنەوە ئێستا هەوڵیان داوە بە لۆجیکی هێز نەک بە هێزی لۆجیک کە بێن خۆیان بسەپێنن لە بن پەردەی ئەوە کە ئەیانەوێتن یاسا یا دستور جیبەجی بکەنەوە تاوەکو ئێستا ئەسڵان وەڵامی ئەو پەنج مادانە نەدراوتەوە لەلایەن حکوومەتی عراقیەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی کردوون سەبارەت بە پێشەلکردنی یاسا تاوەکو ئێستا محکەمەی فدرالی نەهاتووە مناقەشەی ئەو راپۆرتە بکات لەلایەن هەرێمی کوردستانەوە پێشکەشی ئەوانە کراوە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کەی ئەگەڕێتەوە پەرلەمانی عێراق کردنی دستوری عراقی پرسیارێکی لە جی خۆیتی ئێمە لە چواردەی مانگی نۆی ئەم ساڵی 2017 لەسەر یەک دۆ خاڵ بڕیاری بایکوتی سیاسیمان کردووە لە پەرلەمانی عراقدا ئێمە چاوەڕێ بووین لە پەرلەمانی عراق و لە کوتلە سیاسیەکان ئەو دانوستاندنەمان لەگەڵ بکرێتن کە چۆن بگەڕێینەوە بە شێوازێک ئێمە بگەڕێینەوە ناو ئێستەوە داواکاریتان چییە بۆچی ناگەڕێنەوە لە کاتێککە باسی وڵاکەن پێویستە لە عێراقەوە لە بەغداوە لە پەرلەمانی عێراقەوە بەرگری لە گەلی کوردستان بکەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان چ مەرجێکی هەیە بۆ گەڕانەوە وەکەی دەگەڕێتەوە مەرجەکان مەرجی پارتی دیموکراتی کوردستان نین کاک یادگار مەرجەکان ئەوانە بووینە کە هەموو پێک هاتە کوردیەکە داوای دەکە ئێستش دەبینی لێرە و لەوێ جارێکی تر ئەو داواکاریانەی کە پێشتر پارتی پێشکەش حکوومەتی عراقی کردبوون ئێستا فراکسیۆنەکانی تر هەمان ئەو داواکاریانە پێشکەش دەکەن بەڵام کاتەکە ئێمە دەپرسینەوە ئێمە لە چ کاتێکدا ئەو داواکاریانە دەکەین لە بوو بودجەی ساڵی ڕابردوو ئێمە داوامان کرد لە 70% کێمتر نەبیت ساڵی پێشووتر داوامان کرد لە 70% کێمتر نەبیت ساڵی 2014 بامان شێوە ئەو داواکاریەمان هەبووە ئێستا کردوانەتەوە 12.6 تازە بە تازەندێک فراکسیۆنی کوردستانی دەرکەوتونە دەڵێن ناو لە هەندێک فراکسیۆن هەندێک پەرلەمانتاریەوەدا بوو پارێکە هەموو فراکسیۆنەکان ئەو داواکاریان نەبووە 70% بۆ کورد جێگیر نەکرێت پێویستە کورد و نوێنەرانی کورد و سەرۆک کۆمار جێگری سەرۆکی پەرلەمان بکشێنەوە لە پرۆسە و عملیەی سیاسی لە عێراق لەو بارەیەوە ئێوە وەکو فراکسیۆنی پارتی ڕەئیتان چییە؟ بەڵێ ئەوەی کە بەلامانەوە گرنگ بیتم بمبورە کاکی یادگار دیارە لە دۆکیش ئەو ئارتهەژە هەبووە بۆیە هەندێک ئەوە بووین ئەنی ئەو ئارتەژیانە ئەو بوومەلەرزەی کە لە هەولێر بووە لە دۆکیش بوو ئێستا بۆیە هەندێک شوێنم جۆڵەی دەکردەوە تەرکیزم نەکرد لە پرسیارێکی جەنابەت بەڵێ تەرکیزم نەکرد لە پرسیارێکی جەنابەت بەڵێ ئەوە پێش دەقە لای من بوومە لەرزە بوو منیش تەرکیزم لای تۆ نەما بە شێوەیەک لە شێوەکان پرسیارەکەی من ئەوەیە هەندێک پەرلەمانتاری کورد هەندێک فراکسیۆنی کوردستانی لە پەرلەمانی عێراق باس لەوەکەن ئەڵێن ئەگەر ڕێژەی 70% یاخود لە 170 بۆ کورد لە بودجەی عێراق جێگیر نەکرێت پێویستە کورد بە تەواوی بوونی خۆیەوە واتە لە پەرلەمان لە جێگری سەرۆکی پەرلەمان لە سەرۆک کۆمار لە وەزیرەکان بکشێنەوە لە عملیەی سیاسی لە عێراق ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو فراکسیۆنی پارتی کە جەنابتان گوتەبێژی ئەو فراکسیۆنن لەم بارەیەوە چ ڕەئیەکتان هەیە؟
هەڵبەتە من دەستخۆشی لەو برادرانە دەکەم لەو هاوڕیانەی خۆم دەکەم کە لە پەرلەمانی عراقدا و پێشنیاریان کردووە و دەنگی خۆشم دەخمەوە پاڵدەنگی ئەوانە بەڵام زۆرم پێسەیرە کە لە ئێستادا ئەو دەنگە بەرز دەکرێتەوە کەچی ئەوە آخر ساڵمانە لە پەرلەمان و آخر دەورەی فەسلی تەشریعیشمان دەبیتن یعنی تازە بە تازە بە بیریان هاتەوە ئەو داواکاریە بکەن و ئەگەر جیبەجیش نەکرێتن ئێمە مقاطعی سیاسی بکەین هیوادارم ئەوە جارێکی تر تەڵەیەکی سیاسی نەبیتەوە لە ڕێگای ئەو تەڵەوە بەڕێز حەیدەر عەبادیش بێخنەوە ئەحراجێکەوە و حکوومەتی هەرێمی کوردستانش بێخنەوە ئەحراج بڵێن ئێمە داوای 70% کردووە بوو پارێکە داوایان نەدەکرد بوو پێرارێکە داوایان نەدەکرد بوو بزەبت ئەم ساڵە داوایان کردووە هیوادارم تەڵەی سیاسی نەبی دەنگم لە پاڵدەنگی ئەوانەیە پێویستە 70%ی ڕێژەی بودجێ عراق بۆ هەرێمی کوردستان تەرخان بکرێتەوە و هیچ لاریمان لەسەر ئەمە نییە ئەمن ئەگەر پێشنیاری ئەوەم بەسەرا بکرێتەوە ئەمن ڕازی دەبم بەمەرجێک کە نەفەقاتی سیادی و نەفەقاتی حاکیمە لێ نەبرن ئەگەر 12.6 بگەیتەوە دەستی هەرێمی کوردستان بە سافی لە هەموو ساڵەکانی تر زیاتر دەبیت وەکو دەستکەوتێک بۆ کورد دەژمێردرێتن بەڵام ئەوانەی کە ئێستا دەڵێن 12.67 بۆجەکە بۆ هەرێمی کوردستان تەرخان دەکرێتن لە پاڵ ئەوەش نەفەقاتی سیادی کە دەکاتە 3.74 ئەو بۆجێ ئەویشی لێ ببرنەوە کەواتە هیچ بۆجێک بە هەرێمی کوردستان نامینیتەوە کە بتوانین ئەو هەموو قەیرانە ئابوووریانەی پێ چارەسەر بکەن کە ئێستا هەرێمی کوردستان پێدا تێپەر دەبیتن کەواتە هیچ کێشەیەکتان نیە ئەگەر بە سافی 12.67ەکە بدرێت بە کورد بەبێ بڵین لابردنی نەفەقاتی سیادی و نەفەقاتی حاکیمە زۆر بە کورتی هیچ ساڵێک ئەوەندەمان بەدەست نەگەشتووە بە سافی کاکیادگار هیچ ساڵێک لە 2005ەوە تاوەکو ئێستا ینی بەڵێ لە پرۆسەی سیاسی لە عێراق ینی مەبەستمە وەڵامی ئەم پرسیارە وەربگرمەوە پارتی بە ئامانج کراوە یان کورد بە ئامانج کراوە تەسەور دەکەم ئەو ڕەوشەی ئێستا ئێمە تێدا تێپەر دەبین وەکو فراکسیونە کوردستانیەکان وەکو پێکهاتەی کورد کە زۆربەی زۆری ئەو شوێنانەی کە کورد دەنگی خۆی لێداوە بە زۆرینە و تویتی بەڵێ ئەمە تەسەور دەکەم ئێستێدافەکەم و کەونی کوردیە ئەگەر هەندێک لایەنی سیاسی پێیان وابیتن ئەمە تەنها ئێستێدافکردنی پارتیە ڕەنگە پارتی بە حکمەوە کە دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان یەکەم جار ئەو بە ئارمانج بکرێتەوە بەڵام ئەمە قەت بە واتە نایەتن کە نۆرەی ئەوانە بە دوای پارتیدا ناهێتن چونکە ئەو تەسریحاتانەی ئێمە جوما لێبوو بە تایبەتش لە پەرلەمانتارەکانی دەوڵەتی قانون و هەندێکی هەوپەیمانی نیشتیمانی کە کوردەکان جارێکی تر بگەڕنەوە چیا ناوی هەرێمی کوردستان بکرێتەوە شیمالی عراق لە بۆجەدا تەعامل لەگەڵ پارێزگایەکان بکەن و بگەڕێنەوە سەر پارێزگایەکان و زەخت و فشار و گوشار بهێنینەوە سەر کوردستان بۆ ڕادەستکردنی مەنفەزە حدودیەکان بۆ ڕادەستکردنی ئەو خاڵە سنووریەکان ئەمە هەموو نیشانەی ئەوەیە کە ئەگەر لە بەردەمی هەندێک لایەنی سیاسیش بڵێن پارتی استێداف کراوە ئەوە تەنها بۆ کەڤەرکردنی هەنگاوەکانی داهاتووانە نەخێر هەرێمی کوردستان ئارمانجانە کوردستانیان ئارمانجانن ئەیانەوێتن بە هەر شێوەک لە شێوەکان ئەو پرۆسەی کە هەیە لە ناوبەرن بەڵێ نازانم گوێت لە پرسیارەکەم بوویانە ئەگەر حکوومەتی عێراقی تەنها مەرجی بۆ دانوستان لەگەڵ هەرێمی کوردستان هەڵوەشانەوەی ئەنجامی ڕیفراندۆم بێت نەک تەجمیدکردنی ئەبێ کورد ڕازی بێت بەمە جملە دەنگت نەبوو کاکیادگار بەڵێ مامۆستا ڕێناز جانۆ وتەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق سوپاس بۆ زانیاریەکانت خواتان لەگەڵ بینێنە